بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. خۆشحاڵم کە لە ڕێگای ئەم بەرنامە تایبەتە جارێکی تر بووینەوە میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویست. جێی خۆیەتی هەر لە سەرەتایی ئەم بەرنامە پیرۆزبایی یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکاران بکەم لە هەموو بەرهەمهێنەران و کرێکاران بەتایبەت پێشڕەوانی شۆڕژگێڕی بزوتنەوەی کرێکاری و هیوا بخوازین کە بە یەکگرتووی و هاوپشتی هەنگاوی قایمتر لە پێشوو بتوانین هەموو یاسا و ڕێساکانی دەسەڵاتی سەرمایە لێک هەڵپێچین و دنیایەکی شیاوی ئینسان بنیاد بنین. هەروەک دەزانن ڕۆژی جیهانی کرێکار جگەلەوەی هێمای خەبات و بەرخودانە دژ بە نظامی سەرمایە، جگەلەوەی ڕۆژێکی مێژووی و دەستکەوتی خەباتی کرێکارانە و هەموو ساڵێک جێژنی بۆ دەگرن، لە هەمان کاتدا ڕۆژی هەڵسەنگاندنی بارودۆخی ژیان و خەباتی کرێکاران و بەشمێنەتانە. جا بۆیە ئێمەش لەم بەرنامە تایبەتەدا هەوڵ دەدەین کە هەم هەڵسەنگاندنێکمان هەبێت لەسەر بارودۆخی سیاسی ئێران و دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هەم چاوخشانێکیشمان هەبێت لەسەر خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵک دژ بەو دەسەڵاتە. بۆ ئەم بەرنامە تایبەتە داوامان لە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیر ئەوڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کردووە کە میوانی بەرنامەکەمان بێت و وەڵام بە چەند پرسیارمان بداتەوە. هاوڕێ ئیبراهیم سڵاو لێبێ و ئەم کاتت باش. سپاس بۆ ئەوەی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بووی. زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی عزیزتان و منیش هەر بمبوونەوە پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستەی هەموو کرێکاران و زەحمەت کێشان و هەموو هۆگرانی ڕێگای ئازادی و ژیانی بەختەوەرانە بۆ ئینسان بە بۆنەی ڕۆژی جژنی کرێکارەوە دەکەم و دوای سەرکەوتن و بەرەو پێشچوونی گەورە لە ساڵی داهاتوودا بۆ هەمووان دەخوازم. زۆر باشە هاوڕێ ئیبراهیم، ئێمە بۆ ئەم بەرنامە مەجموعەیەک پرسیاری زۆرمان دابناوە، لەوانەیە لە بەرنمەیەکدا نەگونجێ و یا بەرنمەکە توولانی بێ، بۆیە هەر لە ئێستاوە بەڵێنت لێوەردەگرین کە کاتمان بدەیتێ بۆی کە لە دوو بەرنمەی جیاوازدا ئەم بەرنامە پێشکەش بە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵی بکەین. بە بینەرانیش ڕابگەێنین کە ئەم بەرنامەمان لە دوو بەشە پێشکەش بێەوەی خۆشەویستەکرێ و ئەمە بەشی یەکەمیەتی و بە پرسیاری یەکەم لە هاوڕێ ئیبراهیم دەست پێەکەین. هاوڕێ ئیبراهیم، ڕژیم هاوکات لەگەڵ ئاڵۆزی لەگەڵ ئیسرائیل لە زیندان و دەرەوەی زیندانیش فشارەکانی پەرە پێداوە، ئەوە تا حکمی ئەعدام بۆ هونەرمەندێکی گۆرانی بێش تۆماس ساڵحی دەردەکات. لە ئەسارەتیشدا دەست لە سەر زیندانیانی سیاسی هەڵناگرێ، لەسەر شەقامەکان شەڕێکی تەواوی لە دژ بە ژنان بەڕێوە دەبات. ئەمەش لە حاڵێکایە کە ئەزمموی شۆڕەشی ژینامان هەیە، تەجروبەی سەرهەڵدانی دەیمانگی 96 و ئابانمانگی 98مان هەیە. دەزانی کە بارودۆخی ئابووری خەڵکیش لە ئەو پەڕی خراپی خۆیدایە کە قابلی تەحمل بۆ کۆمەڵانی خەڵک نەماوە. کۆماری ئیسلامی لەسەر بورکانێک ڕۆنیشتووە کە هەر لەحزە ئیمکانی تەقینەوەی هەیە. ئەو شەڕە لە دژی ژنان و ئەو فشارانە لە زیندانەکان چه ئامانجێکی لە پشتە؟ ئەوەی کە وازەها ئەو زەبر و زەنگ و فشارهێنانانەی کە ئێستا ڕژیم دەینوێنێت جۆرێک لە سەر لێ شێواویشی پێوە دیارە، جۆرێک لە شپرزەیی لاوخۆی دەسەڵاتی پێوە دیارە. مثلەن بۆ نمونە تۆ تەماشایەوە بکە، قانونیان هێناوە بردویانتە مەجلیسی شورای ئیسلامی، بردویان شورای نیگابان، ئەو لە ڕاهڕەوەکانی مەجلیس شورای ئیسلامی و مەجلیسی شورای نیگاباندا هەروە دێت و دەچێت قانون تەسویب نەبووە، خۆیان خودسەر بە ڕەسمی لە زمانی شخصی ئەوڵی مەملەکەتەکان و زمانی خامنەیەوە خەریکن بەڕێوەی دەبن، یعنی خۆیان شەق لە قانونەکە خۆشیان هەڵدەدەن. دەمەوێت بڵام ئەو نوع حرکات و ڕەفتارە معمولاً بە تەجربەی ئەمە دیومانە لە ڕژیمهای دیکتاتۆریدا معمولاً لە سەرە مەرگیاندا تووشی ئەو نوع شپرزەیانە دەبن و ئەو بێسەر و سامانیانە دەبن.
واقعیت ئەوەیە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بەڵێ لە سمی ئاخریدا و ئەوە ئاخرین تیری کەوانێتی کە دەری دەکات زەبر و زەنگ نواندن پێشم وانێ تێدا سەرکەوتوو بێ بەڵام وازەحە کە لە هەموو زەرفێتەکانی خۆی بۆ ئەوەی کە بتوانێت دەوام ومانەوەی خۆی تەزمین بکە ئیسفادە دەکات بەڵام مەسەلەی ئەساسی ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئێستا ڕێگایەکی دیکەی نەغێری ئەوە یعنی ئیسلاحات ناتوانێت بکە نە ئیسلاحاتی اقتصادی ئابووری ناتوانێت بکە ئیسلاحاتی سیاسی یا بڵین کرانەوەی فەزای سیاسیش ناوێرێ بکات ئێکیان ناتوانێت ناوێری بکات بە مەحزیەوەی کە تۆزێک فەزای سیاسی ئێران بکرێتەوە لە جمهوری ئیسلامی خۆی دەزانێت کە ئەو خەڵکە لەو فەزایە لەو فرسەدە کەڵ وەردەگرێت بۆ خۆڕێخستن بۆ بەرەو پێشچوون بۆ دابینکردین داخوازیەکانی بۆ پیشانهێنانی زۆرتر بۆ ڕێژیم ناوێرێ ئەوەندەی ئەتیماد بە نەفس نییە ئەوەندەی باوەڕ بەخۆی نییە کە بتوانێت ئەو ریسکەی پێ بکات ئەوە لەلایەکەوە لاشی کەشەوە زەبر و زەنگ نواندن و بۆ نوعش تاقی کراوەتەوە دەزانێت کە ئەوە چارەسەری نهایی نییە بۆ مەسەلەیە ئابووری ئیسلاحاتی اقتصادیش ناتوانێت بکە لەبەرەوە ئابووریەکەی زۆر داڕما و شپرزێ ئەوە داستانێکی خۆی داستانێکی توولانی من دەڵێم کە ئەمەی کە ئێستا جمهوری ئیسلامی ڕەچاوی دەکات نیشانەی قودرەتی نییە بە بڕای من بەڵکە نیشانەی ئەوەیە کە هیچ چارەیەکی دیکەی نەماوە غەیری ئەوەی کە بەو ئابرازانە متەوەسل بێت مەسەلەن فەرزکە تۆ تەمەشاکە ئێستا ئەو فەرمانی ئەو حکمی ئەعدامی تۆماجی ساڵحی کە من دڵنیام کە ناتوانن بەڕێوەی بەرن ناوێرن بەڕێوەی بەرن بەڵام ئەوە دەکا بۆ ئەوەی کە تازە بۆ ئەوەی کە دەرەجەی ئەتراز و ناڕزایەتی خەڵک سۆنداش بکە ئەرزیابیشی لێ بەدەست بزان لە ناوەوەی وڵات لە دەرەوەی وڵات کاردانەکان چۆنە بە پێی ئەوە خۆی بۆ ئامادەکە بەڵام ئەمە ینی ئیستیسالی ڕژیم نەبێ هیچی کە ناگەێنە بەڕاستی و من پێم وایە کە علەتی ئەسلی ئەوەی کە ئەم ڕێگانەی ڕەچاو کردووە ئەوەیە کە لەم مەقتەعەدا هیچ چارەیەکی دیکەی نەماوە نەتەوە هەماتی خەڵکی لە پشتانە مەسەلەن بڵێ خۆشباوەری بە هەر دەلیلێک لەگەڵی مەسەلەن ئومێدێک بە ئیسلاحاتێک نە ئومێدێک بە سندوقی ڕێی و انتخابات هیچ کام لەوانە نەماوە هەمووی ئەوانە تاقی کراوەتەوە لەبەرەوە ئەو چارەیەکی نییە غێری ئاخرنتیری ترکشی خۆشی تاقی کاتەوە بەڵام ئەوە جەماوەری خەڵکە ئەوە جەماوەری ڕاپەڕی و خەڵکی خەباتکار و خەڵکی تینوی ئازادی و ژیانی باشترە کە من پێم وانە لە بەرابەر ئەو فشاراندا تەسلیم من چونکە ئەوانەشە متاقی کراوەتەوە خەڵکی نتوانێت مەڕ بکە مەسەلەن سیاسەتێک کە گرتوێتێ بەرامبەر بە ژنان ئەمە لەواقعدا ترساندن و تۆقااندنە لە مقیاسی میلیۆنیدا تۆ فکرەوە بکەوە ناتوانێت ئیتمینان پێدا بکە بۆ 1000 نەفەر لە پێشڕەوانی گرت بریە زیندان یا ئەگەر مثلەن تعدادێکی ئەدام کرد یا ئەگەر خلاصە زەبر و زەنگی لەو ئاساندا پەرە پێدا بۆ ئەو فشارانە مستەقیمەن دەگوازرێتەوە بۆ جەماوەرێکی وەسیع دەهەوێت کارێک بکە ڕاستە و خۆ کولی جەماوەرێکی میلیۆنی تووشی مثلەن ترس و وحشت بکە و دەگەڵیان بەرە ڕوو بێتەوە واقعدا هێز و توانای خۆی بەرامبەر بە جەماوەر تاقی دەکاتەوە ئەوەی کە مثلەن تۆ ئەوەی مەفروز بگری کە جەماوەرێکی وەسیعی ژنان و هەروە پیاوانی هاوپەیمان و ئازادی خواست ئەمانە هەمووی بەرەوڕووی ئەو قانونە دەبنەوە بەڕووی ئەو فشاران دەبنەوە بەڵام دیسانی شەر واردی و مەدانەبی ئەو غێری ئەوە نییە کە دایانەوێت ئەو ئاخرین زەرفێتانی خوان تاقیکەنەوە و بزانن کە ئایا واقعا دەتوانن ئەو جامعەیە بە تەواوی مەرعوب و منکوبکەن یان نە ئەوە هۆکاری ئەو سیاستانی هاوڕێ برایم لە ناو خۆی وڵات کاردانەوەکان بەرامبەر بەو سیاستانەی کە ئێستا لە وەڵام بە پرسیاریە وەڵاوەتە دەوی سیاسەتی سەرکوب و خەفەقان بەرامبەر بە ئەعدامی توماجی ساڵحی بەرامبەر بە بێحجابی لەسەر شەقام کاردانەوە هەیە ئەم کاردانەوانە لە ناوەی وڵات و لە دەرەوەی وڵات چۆن هەڵەسەنگێن ئەوەی بەنەوەی وڵات مەربوط بێ بە بەڕوای من بەبێ کەم و کاس درێژەی شۆڕشی ژینایە شۆڕشی ژینا دەستکەوتگەلێکی بەدەستێناوە
کە ئێستا بە هەموو توانای خۆیەوە پارێزگاری لێ دەکات حجابی پۆشیشی زۆرە ملی و ئازاد پۆشی دروشمی یەشێک لە دروشمی سەرەکی بزوتنەوەی ژینا بوو ئەو دەستکەوتە بەدەست هات و ئێستا لە ئەرسەی خەیابان و مەیدان و ئیدارە و کارگا و هەموو شوێنێک خەریکە دیفاعی لێ دەکات تودەی ژنان خەریکی دیفاع دەکەن ئەو دەستکەوتانە تەماشای سیمای شارەکان بکەن تەماشای سیمای شارە گەورەکان بەتایبەت بکەن تاران شوێنەکانی دیکە ئەو مخاوەتە بە پانایی دەبینن ئەو مانای ئەوەیە کە شۆڕشی ژینا بە تەواوی بەردەوامە بەڵام ئەوە تەنیا شۆڕشی ژینا بە دروشمی ژیان ئازادی نەبوو کە بەردەوام ئەم شۆڕشە شۆڕ بۆتەوە بەرەم کۆمەڵانێکی زۆر بەرینتر لە خوارەوەی کۆمەڵەکە یعنی ئێستا بەکردەوە مانگرتنی کرێکاران خۆپیشاندانی خانەنشینان و هەموو عەرسەکانی مبارزاتی پەرستاران هەموو ئەو مبارزاتی کە ئێستا لەو ڕۆژانەدا بە گەرم و گوڕی لە ئاستی جۆراجۆردا لە شوێنە جۆراجۆرەکانی ئێران لە ئارادایە ئەوە هەمووی ڕنگوبۆی شۆڕشی ژیناشی بەخۆیەوە گرتو یعنی شۆڕشی ژینا کولەن فەزای سیاسی فەزای ئێرانی فەزای مبارزاتی ئێرانی وها سیاسی کردوتەوە کە هەموو حرەکەتێکی متالەباتی کۆڵەش کە لە خوارەوەی کۆمەلگا لە گۆڕەدایە بۆ بەدەستێنانی دەستکەوتێکی دیاریکراو بەکردەوە دەبێتە بەشێک لەو شۆڕشە کۆمەڵایەتی و سیاسی گەورەی کە کەوتۆتەڕێ بەڵام ئەو شۆڕشە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێش و من پێم وایە ئەوەی کە لە ناوەوەی ئێران لە گۆڕەدایە کاملەن دڵخۆشکەرە ئومێدبەخشە بەڵام سەرکەوتن زوو درەس نییە نییە بەسەر ئێمە لە بەردەم سەرکەوتن دابین و لە بەردەم بە ئاکامگەیاندنی هەموو ئامانج و ئاواتەکانی شۆڕشی ژینا و شۆڕشی کۆمەڵاتی لە ئێران دابین ئەوە زمانی دەوێ و من پێم وایە تاوجێ بە کۆمەڵانی خەڵکی ئێران مەربوتە خەریکن ئەو ئەرکەی کە لەسەر شانیانە و ئارزوانەی کە لە دڵیاندایە خەریکن مبارزی بۆ دەکەن و پێشڕەویەکان کاملەن بەرچاوە لە دەرەوەی وڵات ئەلبەتە دەزان کە میلیۆنها ئێرانی لە دەرەوەی وڵات دەژین هیچ نەبێ بە 3-4 میلیۆنی ئەسەن ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی مخالفی جمهوری ئیسلامی بەشی زۆریان سکۆلار و غەیرەمەسەبی و حت بەشێکی بەساویشان هێزی چەپ و ڕادیکاڵ بەڵێ لە چاو ئەو جەمعیەتە وەسیعە لە چاو ئەو زەرفێت و ئیمکاناتە ئەوەی کە لە دەرەوەی وڵات هەیە زۆر دڵخواز نییە دیارە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن لە دەورەی پێش و ساڵی پار و پێنار و بەتایبەت پار دەوریان بوو لە تەفرەقە خستنەوە دووبەرەچینانەوە و دامرکاندنەوەی ئەو تەوژمە خەباتکارانەیە کە لە دەرەوەی وڵات بوو بەڵام نیشانەهایەک دەبینین کە ئەوەش سەر نوێ خەریکە هەڵدەگەڕێتەوە جۆری لە هەمگرایی و لێک نزیک بوونەوەی ئەو هێزانەی کە دەتوانن توانە و زەرفێتەکانی خوان لە دژی جمهوری ئیسلامی لە دەرەوە وڵات شخانەکان ئەوەش خەریکە یەک دەگرێتەوە نزیک دەبێت بەڵام هەرچی هەیە تەوەقعمان تەوەقعی کۆمەڵانی خەڵ لە ناوەوەی وڵات ئەوەیەکە ئەو هێزە پانوبەرینەی کە لە دەرەوە زیاتر لەوە لە ئاستێکی بەرینتردا بێتە هانایانەوە و کۆمەک بکە بە پێشرفتی جریانی شۆڕش و خەبات لە ناوەوەی وڵات ئەم بارودۆخە بەرەوکوێ ئەڕوات بە لە نەزەرگرتنی وەڵام بە پرسیاری یەکەم و دووەم و ئەو وەزیەتەی کە لە ئارادایە یا کۆماری ئیسلامی لە بەردەم چه احتمالاتێکە هەیە ئەوەی کە وازەحە ینی هەموو چاودێرێکی سیاسیش دەیبینێەوە ڕۆژانە ئێمە دەیویستین لە کەناڵە جۆراجۆرەکاندا و تەنانەت ئەو کاتانەی کە بەعزێک لەو کەسانەی کە لە ناوخۆی ڕێژیمیشدا ئێساری نەزەرکردن و قسەکردنیان ڕێگە پێدراوە ئەوانش دەیڵێن یعنی هەموو کەس گۆڕانکاری لە ئێراندا زۆر لە ئانوساتا دەبینێ و هەموو کەس پێی وایەوە هەموو ئەوانە ئەو کەسانی کە من ناوم بردن هەموو ئەوانە پێیانوە وەزعێتێکی خەتیرە وەزعێتێکی تایبەتیە شرایەتێک نییە عینەن کۆپی 5 ساڵەوە پێش و 10 ساڵەوە پێش و ڕابردوو بێت بەڵکە شرایەتێکی تازەیە هاتوکایەوە یعنی گۆڕانکاری تەنانەت خودی لە ناوخۆی ڕێژیمیشدا چاوەڕێی دەکەن ئەنی ئەوە نییە مەسەڵەن جاری واشە خۆشان زۆری ناشاردنەوە ئەو ترس و وەحشەتی کەیانەکە باسمان کرد هەموو ئەوانە نیشان دەدا کە ئەوانیش گۆڕانکاری ئاسان گۆڕانکاری زوو درەست دەبینین پێیان وایە کە ممکنە ڕووبدا بەڵام بەرچاویان ڕوون نیە بەرەو کوێ دەچێت مثل ئەو زەبر و زەنگانی کە دەینێن ئەو شرایەتی کە باسمان کرد ئەوانە هەمووی نیشان دەدا کە ئەوان منتەزری حادثەیەکن و
ئاخرین توانای خۆشیان بۆ ئەو بەکاردێن ئەوە یەک بەڵام لە دوو ئاسدا ئەو گۆڕانکاری خەریکە دەچێتە پێشێ ئاستێکیان زۆر بەرچاوە دەیبینی بە چاوی خۆمان لە خەبەرەکاندا هەموو ڕۆژێ دەیبیستین هەم تاقیبی دەکەین ئەو حرەکەت و مبارزاتەیەک کە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشە شەپۆل بە شەپۆل خەریکە بەهێزتر دەبێت مقاومەتی ژنان ئەلا ڕەغمی ئەو هەموو زەبر و زەنگەی کە نواندیان ئەو هەموو هەڕەشە گۆڕشەی دیاری ئەدام شکنجە لە زیندانەکان دەزانین چ بەربەڵاوە لە ئێران و چ مەحشەرێک ئێستا لەسەر شەقامەکانی شارە گەورەکانی لە هەموو گۆشە و کەناریش بۆ بەشێکی زۆر کەمی لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ڕنگ دەداتەوە یا مثلا ئێمە لەسەر سەفەی تەلەڤیزیۆنەکان دەتوانین نیشانی بدەین بەڵام بە پانایی هەموو ئێران لە ئەو مقاومەتە لە ئارادایە ئیتر لەو کرێکاران خانەنشینان پەرستاران و ئەخشاری جۆراجۆری ناڕازی خەڵکی ستەملێکرای بەلوچستان خەڵکی ستەملێکرای کوردستان ئەوەی ئەو حرەکەتانێک کە لە نەورۆزی ئەو ساڵدا دیتمان چ مەسمە کرێکاران خانەنشین کراوەکان ئەوانەی کرد ئەوانەمان هەموو دی لە کوردستانیش بە دیتمان چ زەرفیەتێک لە توانایی ڕێخستن و ئرادە و عەلاڕەغمیەوە کە جمهوری ئیسلامی دەیەویست لە مانگی ڕەمەزاندا مەسەڵەن غەم و تازیەتباری بەسەر خەڵکدا ببارێنێ شایی و خۆشی و شادمانی سەرتاسەری کوردستانی گرتەوە و حتا بگرە زۆر شوێنی ئێرانیشی گرتەوە و ئەوە حرەکەتێکی سیاسی بووێن حرەکەتێکی سیاسی بوو کە لە مقابل مثلا فەرهەنگی ئەو فەرهەنگی کە کۆماری ئیسلامی دەهێ بەسەر خەڵکیدا بسەپێنێ فەرهەنگێکی مقاومەتی ڕوو کرد جا دەمەوێت بڵام ئەوە گۆڕانکاریەکە ئەوە گۆڕانکاریەکی چارە هەڵنەگرە دەڕوا فعلەن احتیاجی بە زەمانە بۆ پێشڕەویکردن بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی بەڵام بە بڕوای من نظامی سەرمایهداری ئێران نظامی سەرمایهداری غەرب و بەشێک حتا لە دەسەڵاتدارانی ئێستای ئێرانیش کە ئەو گۆڕانکاریە دەبینن لە فکری چارەسەردان یعنی ئەوانەی کە ناو بردن ئەوانە نین کە ڕاوەستن تا ئەو شەپۆلی انقلاب و شۆڕش و بەرەو پێشتونە بگا بە ئامانجی نەهایی خۆی و ئەوانی تر تازە کار لە کار ترازە بێ و کاریان پێ نەکەن ئەوانش هەر لە ئێستاوە دەست ئەندەرکارن بە دیلهای جۆراجۆریان خەریکن وردە وردە بەکردەوە تاقی دەکەنەوە ڕوتێک بۆ شکل پێدان بە جۆرێک گۆڕانکاری لەسەرەوە بە جۆرێک گۆڕانکاری لەو زەرفێتانەی کە هەیە هەم لە ناو خۆی وڵات و هەم تەنانە لە دەرەوەی وڵاتیش کاری بۆ دەکرێت و ئەوەش لە چاوی چاودێرانی سیاسی و ئێمەمانان و هەموو تێکۆشەران لە چاوی ئەوانە پۆشیدە نییە و ناسینی و بوونەوە لە وردەکاریەکانی کۆمەکمان دەکا بۆ ئەوەی کە زەرەکانی کەمتر بکەینەوە و ڕێگای خۆمان حتا لە مەتنی وها گۆڕانکاریێکیشدا بدۆزینەوە هاوڕێ برایم ڕۆڵ و نەخشی وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەت و لە سەروی هەموویانەوە ئەمریکا لەم بارودۆخەدا و لەم وەزیەتە تایبەتەی کە لە ئێران باست کرد چییە؟ ئەوەی کە ئاشکرایە ئەوەیە کە ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوا بە هیچ جۆرێک پیان لە بەرژەوەندی خۆیاندا نابینن کە کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی دراماتیک بڕوخێ ینی جۆرێک شرایطێک بخۆڵخێ کە ئیتر ئایندەی سیاسی ئێرانیان بۆ کۆنتترۆل نەکرێت ئێران وڵاتێکی لە لەحاز جۆگرافیایی سیاسی و لە حەجۆ پۆلیتیکەوە زۆر گرنگە بۆیان و بە ئاسانی دەسیری هەڵناگرن و ئێران ناتوانن تەجربەی عێراق لە ئێران تاقیکەنەوە لەبەرەوە بێگومان دەگەڕێن بە شوێن هێز توانا و زەرفێتهایەک کە لە هەمان کاتدا کە جیاواز بێ لە جمهوری ئیسلامی بەڵام ئەو زەرفێتانەی کە ئەو ڕژیمە هەیەی بۆ پاراستنی بەرژەوەندی درێژماوەی ئەوان ئەو زەرفێتانە بەکار بێنێ بیان پارێزێ جا لەبەرەوە استراتێژی غەرب پێشم وایە زۆریشان نەشاردێتەوە زۆر نیشانەش دەبیندرێتیدا ئەوە نییە کە ئەو ڕژیمە بەونەوە بڕوخێن بۆ بەدیلیش لە بەدیلێک دەگەڕێن کە توانایی کارکردن لە پێناوی بەرژەوەندیەکانی ئەوان لە ئەوزاحاڵێکی ئالۆزکاوی وەکو ئێستایدا هەبێت و ئەوە لە توانە
ئەوە لە سیمای هیچ کام لە ئۆپۆزیسیۆنەکانی نزیک لە خۆیان لە دەرەوەی وڵات ئۆپۆزیسیۆنی ڕاستی دەرەوەی وڵاتە نابینن. بۆیە غەرب بە زەڕەبین بە شوێن بەدیلدا دەگەڕێ کە لە ناو خودی ئەو ڕژیمەدا گەڵاڵیکە. ئەوە واقعەتێکە هەموو ئەو هێزانێ ڕاست کە ومێدیان بەستۆ بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان انتخاب بکرێن بژاردەی غەرب و ڕۆژاوا بن بۆ داهاتوی ئێران سەریان بێکراو دەمێنێتەوە بێگومانیان. من پێم وایە نەکەر وەکو بەدیل ئەوان بەکار ناهێنن بەڵکە تەنانەت ڕێگاش خۆش ناکەن بۆ ئەوەی بەشدار بن تێیدا. بەڵام ئەوەی کە ئێستا کایەیان پێ دەکەن ئەوەی کە ئێستا ممکنە لە بازە ماواردیگەل لە ڕێگای دەستگای اطلاعاتیەکانیانەوە لە کانالهایەکەەوە بە هەر حاڵ جۆرێک لانسەیان بکەن بیان هێنە ڕوو ئەوە وەکو ئەوەیە مەسەن جار وەکو پشیلەیەکی بن ئەوە بە جمهوری ئیسلامیان نیشان بدەن بۆ ئەوەی کە امتیازی پێوەرگرن بۆ ئەوەی کە بتوانن زمینەی شکڵکردنی ئەو بەدیلەکە خوان موردی نەزەریانە ئەوە خۆشکە. لە ناو خۆدی ڕژیم لە ناو کێشەی جەناحەکانی ڕژیم کەسانێک پیابن وەک ڕۆحانی وەک ئەحمەدی نژاد. ڕۆحانی ڕەدی سەلاحیەت دەکرێتەوە بۆ مەجلسی خوبرەکان خاتمی لە هەڵبژاردن بەشداری ناکات. ئەمە ئەو کەسانن کە غەرب چاویان لێیە کە هەڵبژێردرێن بۆ داهاتووی بۆ ئەلتەرناتیوی دەسەڵاتی کۆماری ئیسلامی یا بۆ احتمالاتی ئاڵ و گۆڕ بە بڕای ئێوە ئەو کەسانەی کە وەڵام بە پرسیارەدا باست کرد کە غەرب بە شوێنیان ئاگەڕێت کە بژاردەیان بکات چێن شمولیم کەسان نابن؟ کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بەردەوام کە هاتووە تا ئەمڕۆ کەسانێکی لە خۆی وەلاناوە لە هەر مەرحەلەیەکدا عدەیەک وەلاندراون جا بە خۆشی بە یا بە زۆر یا ئەدام کراون یا کراونە زیندان یا لە دەسڵا دوورخراونەوەی بناوی ئیسلاح تەڵاب یا هەر ناوێکی دیکە بوو بێ یا لە هەر مۆقعێکی کەدا بوو بێ زەرفێت هایەکی لە پاش خۆی بەجێ هێشتووە ناڵم ئاگاهانەژە ئەو کاری کردو بە تەوری تەبیعی ئەوە ڕوویداوە زەرفێت هایەک لە پاش خۆی جمهوری ئیسلامی بەجێ ماوە کە ئەو زەرفێتانە ئێستا بەرچاوی ینی کەوتوتە بەرچاو هەم بۆ ڕۆژاوا کە دەیانبینێ و هەم بۆ سەرمایهداری ناوخۆ و هەم بەرژەوەندی اقتصادی درێژماوەکانی ناوخۆ کە ئەوانە خەریکن وردە لێک نزیک دەبنەوە کەم کەم دەستە بژێر دەکرێن. بەڵام ئایا مەسەلەن ئەوە ڕوحانی و ئەحمەدی نژاد و ئەوانن بە بڕوای من تەوژمی مبارزەی سیاسی و اجتماعی لە خوارەوە ئەوەندە قەوی ئەوەندە بەهێزە کە ئیجازە نادا ئەوان بەم نەوعە بتوانن سەروبەری بەدیلێکی دڵخوازی خۆیان پێک بێنن. بۆیە کەسانی دیکە غێری ئەوانە لە واقعدا وەکو مۆرەی سوتاوان ئەوانەی کە وەکو ڕوحانی وەکو ئەحمەدی نژاد وانە ئەو کەسانێک ئەوەتە غەرب چایان لێ کێن ئەگەر وایە ئەمانە دەتوانێت لە ناو ئستاحتەڵەبەکاندا بێ و دەتوانێت لە پشتی پەردەی سوپای پاسدارانەوە بێ. سوپای پاسداران دەزانی سێ عنسوری لە خۆیدا کۆ کردێتەوە عنسوری سیاسی عنسوری نظامی و عنسوری ئابووری. ئەوەی کە کەم تەوەی پێ دەکرێت توانای ئابووری توانای ئابووریەکە کە لە ژێر دەسەڵاتی سوپای پاسدارandایە ئەغڵبی احتیمال نزیک بە 70 بۆ بگرە زیاتریش کولی ئابووری ئێران بەدەست سوپای پاسدارانەوەی و ئەوە مانای عملیەکەی چییە؟ مانای واقعی و عملیەکەی ئەوەیە کە یانی بە هەزاران کادر و مدیر و تکنوسیێن و مهندس و تکنۆکرات و کەسی شارەزا ئەو اقتصادە زەبەلاحە خەریکن بەڕێوە دەبن. ئەوانە لە پشتەوەی ساحنن ئەوانە نایان بینین. ئمە فەرماندەهانی سیاسی نظامی سوپا دەبینین کە ئەوان ئەم ئیمپراتوریە گەورە ئابووریە قاعیدەتەن دەبێ بە فکری ئایندەی خۆی بێ ناکرێ بۆ ئەوەی کە ئێستا فکر لەوە نەکاتەوە کە لە گۆڕانکارەکانی داهاتوودا ئەو سیستەمە ئابووریە گەورە چی لێ دێ. بۆیە من لەو بڕوایدام سوپای پاسداران تەغییراتێکی بنەڕەتی لە ناو خۆیدا خەریکە گەڵاڵە دەبێت. طبعا ناتوان دەبێت دەموچاوەکە بگۆڕن ئەو دەموچاوانەی کە ئێستا هەنوو هەمویان مستەقیمەن دەستیان بۆ لە سەرکوتی خەڵکو و لە کوشتار و کوشت و بڕ و ئەشکەنجی خەڵک ئەوانە حتمما بە جۆری لە جۆرەکان یا بخۆشی یا بە زۆر بچنە لاوە عدێکی دیکە بێت.
بەڵام ئەو بەرژەوەندیە ئابوووریە بەهێزەی کە لە پشتەوەی سوپای پاسدارانە ئەوە بە ئاسانی ئیمکانی هەیە لەو شرایطە بحرانیەدا ئەو قشرەی ڕووکاری سوپای پاسداران کە نظامی و سیاسەکەیتی ئەوانە ڕاماڵێ. ئەو مثالیش هەیە بەڕاستی لەوبارەوە لە دنیادا. ئەرتەشی میسر لە دەورەی ئینقلابی بەهاری عەرەبیدا هەر ئەو دەورەی نوات. ئەرتەشی مسریش ئەرتەشێک بوو سوپایەک بوو کە بە وسیعی بە پانایی هەموو وڵات دەستی لە کاری ئابووریدا بوو. دەو ئەرتەشە نهاتەن بوو بە بەدیلی ئەو ئینقلابە عەزیمەش کە لە ڕێدا کە بەڕێوەچوو. دەورەی ئیسلامیەکان هاتن بەڵام کۆنتڕۆلیان بەدەستەوە کرد. دەبێت بڵم کە بەڵێ ئەو چاوەڕوانێ دەکرێت بە وسیلەی کەسانێک کە توانای ئەویانەیە و ئەو توانایش لە توانایەکە لە دەست سوپای پاسداران بەشی اقتصادیەکەیدایە و ئەو بەشی اقتصادی ئەوەندەشی ژیری هەیە کە دوو کار بکە. یەک لەو زەرفێتانی دیکەی کە هەیە وەکو ئیسلاح تەڵەبە خەدیمەکان دەرکراون لە دەسەڵات ناڕازیانی ناخۆکومەت کە هەمووی تەجربەی حکوومەتداریان هەیە لەوانە ئیستفادە بکە بیان تۆڕووی و دووهەم ڕزایەت و ڕزامەندی ڕۆژاواش بەدەست بێنێ و ئەو شتا ئەو حرەکەتانەی کە دەزانێت ڕۆژاوا پێی سەخلەتە و لەگەڵ بەرژەوەندەکانی هەماهنگ نییە ئەوانە چارەسەر بکە. من فقط پرسیارەکەی پێشودا قسەکرا بەڵام دەمێت ئەوە بڵێم کە سەرجەم ڕۆژاوا و غەرب و ئەمریکا نعمەتێک دەستکەوتێک کە وەکو جمهوری ئیسلامی بەدەستیان هێناوە هەیەە بە ئاسانی لە دەستی نادەن. جمهوری ئیسلامی ئەو ڕژیمەیە کە بە کۆمەژی ئەو ڕژیمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە ئەمبارێکی گەورەی ئەسلحات و هەموو کەس خەریکی ئەسلاحکردنە کۆنەکانیشان فرە دەدەن و ئەیتاوێنەوە دووباری تازە دەکردنەوە و ئەو مسابقە تەسلیحاتی عەزیمە لەو شرایطە بحرانی کە اقتصادی غەرب و ئەمریکا تووشی هەیە و ئەو نیگەرانیانیان کە هەیە بۆ داهاتوو اقتصادی ئەوان دەبوژێنێتەوە. هەموو ئەو دۆڵارە نەفتیانەی کە دەیبەن هەموو جارە بە سۆرتی ئەسلاح ویان دەگەڕێنەوە و ئێرە و جمهوری ئیسلامیەکی کۆنتڕۆل کراو جمهوری ئیسلامیە کە ئیتر زۆر سەرشاخ نەبێت لەگەڵ غەرب و زۆر مزاحمی کێشەکە بەرژەوەندەکانی غەرب نەبێ ئەوە بۆ مەتروبە لە دەستی نادەن بۆ بێگومان ئەو بەدیلەی کە باسم کرد لە ناوخۆی وڵات کە خەریکە گەڵاڵی بۆدا دەڕێژێ و خۆی بۆ حاضر دەکەن پشتیوانیەکی تەواو کەماڵی ڕۆژاواشی لە پشت. هاوڕێ برایم ئەگەر قەرار بێت بەدیلی کۆماری ئیسلامی لە نێو خۆی وڵات یا لە ناو ڕیزەکانی ڕژیمدا یا لە دەوروبەریەکاندا گەڵاڵە بوو بێت یا پلانیان بۆ داڕەشت بێت ئەو گۆڕانکاریانە ئەو بەدیلە لەکوێوە دەست پێکات سەرچاوەکەی کوێ؟ من نازانم ئەو بەدیلە لە دەقیقەن بەڵام لەکوێوە دەست پێ دەکات بەڵام ئەوەی معلومەکە چێرەکان ئەوانەی ماون ناسراون خەریکن وردە وردە دێنەڕوو. مەسەلەن بۆ نمونە من چەند دیاردەتان بۆ باس بکەم. ئێستا بێئتیبارکردنی مەلا کارێکی ئاخوند بۆتە کارێکی ڕوتینیان ڕۆژانە. ئەو تا دەبینی ئیمام جومعەی تاران سدیقی خۆیان لەژێرەوە پەروەندەکەی ڕوو دەکەن و معلوم ئاگاهانە پەروەندەکان ڕوو کردو ئەویان کرد چێ دەیکا من نازانم جارێ بڵم دقیق چێ دەیکا من ئەو دەستگای تلعاتیامان نییەکە بتوانین ئەو شتانە کەشف بکەین بەڵام وازەحە کە ئەسراری کەسێکی ئەوە عەزیزکردەی خامنەییەوە بە ئاسانی دەرناکەوێت ئیسراری فەساد و گەندەڵێکی باوجودی ئەوانە دەیهێنن بۆ نوێژی جومعە پێشنوێژی بکات پێشنوێژی نوێژی جومعە بکات دەزانن کە بە دەلیلی ئەو تەبلیغاتی کە کراوە بە دەلیلی ئەو پیشاگەریانەی کە کراوە کەس ناچێت بۆ نوێژەکەی 150 نەفەر 150 نەفەر نوێژی جومعەیە کە دەیان هەزار کەس لە خەڵکی تاران تێدا بەشداریگرن شارێکی وەکو تارە 150 نەفەر پامنبەری سەدیقی دادنیشێت. ئەو مانای ئەوەی ئاگاهانە دانە بێعتیباری کرد لە مەوردی خانەوادی یەزدیدا پەروەندەکەی جارێکەوتۆتە ڕوو کەم لێرە و لەوێ ئاغڵەبی ئەو ئاخوندانە و مەلایانە دەبینین کە پەروەندەی فەسادی ماڵیان دەکەوێتە ڕوو نیشانیان دەدەن لە تەلەڤیزیۆن نیشانیان دەدەن کە ئەو مەسئولی خانەهای حجاب و عفافن
یعنی چی سوکایەتی بەمەلا هەیە بە ئاخوندەیە ئێستا لە کۆمەلگای ئێراندا بتایبەت لە سەد سەلاسی لە ئێراندا بە بۆسیعی بەڕێوە دەچێت ئەوە جارە لە لایەکەوە دەبین تەنانەت ڕەخنەگرتن لە خامنەیش ئاسان بووتەوە یعنی ئێستا لەو شەبەکانەی کە ئالەنیشن و لە ناوخۆی جمهوری ئیسلامیش ئامادە بن و بەرنامە بڵاو دەکەنەوە حملەکردن بە ئاغا بۆ تشتێکی ڕۆژمەڕە ئەو مانای ئەوەیە کە لە جێگایەکەوە خەریکە وردە ڕێگا بۆ شتێک خۆش دەکرێت من نازانم داقیقەن چیە بەڵام ئەگەر ئێمەمانان هێزی شۆڕژێر جەماوەری خەڵک لەو جم و جۆڵانە غافڵ بن لەوانەیە نەتوانن لە کاتی خۆیدا سیاسەتی دروست وە تاکتیکی دروست وە ڕەوشی دروست بگرن نەبەر وە زەرەر خوردە نەبن. هاوڕێ برایم پرسیارێکی زۆرم لە بەردەستاماوە بۆ ئەم بەشە هیوادارم تای سێ بینەرانمان لێ ماندوو نەبوو بێتن دایەنێن بۆ بەشی دووەمی بەرنمەکە کە هەروەک لە سەرەتای بەرنامە ئاماژەمان پێدا زۆر سپاس بۆی کە وەڵامت بەم چەند پرسیارە داوە تا بەرنامەی داهاتوو بەشی دووهەمی ئەم بەرنامە تایبەتە ماڵاوە سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست هەروەکو لە سەرەتای بەرنامە ئاماژەمان پێدا ئەم بەرنامە دوو بەشە چەند پرسیاری یەکەمان ئاراستەی هاوڕێ برایم کرد و وەڵامەکانیتان بیست بۆ چەند پرسیاری داهاتوو تا بەرنامەی دوایی و بەشی دووهەم بە کامرانیتان ئەسپێرم.